ئێمە کۆمەک کۆکەینەوە لە وڵاتی هۆڵندا و بگرە سوید و بەلجیکاش ئەو یارمەتیانە کۆکرێتەوە ئەنێرێت بۆ کوردستان دابەشەکرێت بەسەر ئاوارەکانە نەک هەر ئاوارەکانە لەوەتی قەیرانی دارایی لێرەش پێیا بووە ئێمە دابەشەکەین بەسەر خێزانی پێشمەرگە و شەهیدە و ماڵی هەژارانە بەڵام خۆشبەختانە ئیستا بەگشتی لە کوردستان کەمپینێک ڕایگیراوە لەلایەن کۆمەڵی ڕێکخراوە کۆمەک کۆکەنەوە بۆ قوربانیانی بوومەلەرزەی ڕۆژهەڵات و هەروەها ئێرە لە دەربەنی خان و کوردستانی باشووری خۆمان ئێمە خۆشبەختانە توانیمانە هاوکاریەکی زۆر پێشکەش بەم کەمپینە بکەین ئێمە پێش 2 ڕۆژ وەجبەیەکی زۆر کۆمەڵێکی زۆر هاوکاریمان ناردۆ بۆ کەمپینەکە و ئیستا وەکو ئەبینن کۆمەڵی وەجبەی دووەم بارەکرێ و ئەنیرێت بۆ کرماشان و ئەو شوێنانەی کە زەرمەند بوونە لە بوومەلەرزەکەی 12 مانگ. بەڵێ ئەو کەلوپەلانەی کە بۆ ئێمە دێت لە ڕێکخراوێکی هۆڵندی و دێبەناوی ڕێکخراوی کەپەروینەوە دێتە ئەم کۆگای ئێمە لێرەن شێمە دابەشەکەین بەسەر ئاوارەکانە بەسەر کەمەندامانە بەسەر نەخۆشخانەکانەکەەوە بەدەست بێسەرپەرشتارانە ئیترەوەی کە کەم دەرامەت بێ کە سوکاری شەید بێ واروها کە هێزی پێشمەرگێکەوە لە بەرەکانی کە جەنگ بوونی تر ئێمە بەم شێوەیە کە هەر یەکەی بەپی پێویستی خۆی و بەپی ئەوەی کە بێوێ ئێمە هاوکاریەکانمان گەیانوێتە کفری و سەرقەڵاو و هەروەها چەمچەماڵ و شۆڕش و ناوچەکانی ترش بۆکو هەڵەبجە و ئیتر ئەو شوێنانی کەمانەوە ئێستاکەش کۆمەکێکی زۆرمان کۆکردەوە کە بۆ ڕۆژهەڵاتی نێرین و هەروەها بۆ دەربەنی خانش ئامادەمان کردو سبەی ئەیبین.